very beautiful show, very good organization. We are very like this show. Many beautiful, many cats. Tüylerini en az döken ırklardan. O yüzden tercih ediliyor. Özellikle Avrupa'da, Rusya'da. Kısa tüylüdür ve tüyleri dokunacak olursanız kadife gibidir. پیرۆزی کەین 34 ساڵەی سیمای جوانی گۆمبارانکەین لە ساڵیاتی دروستبوونیە ئەوە بەخێر هاتنێکی گەرم بە ناوی سەندیکای هونەرمەندانی کوردستان لە هەموو لایەکتانەکەین. من ئەمڕۆ خۆم بە خۆشحاڵە زانم کە لایەتی دامەزرانی سەندیکای هونەرمەندان من وەکو هونەرمەندێک هەڵبەتە بە شایستەی ئەم خەڵاتیان زانیوم من لێرە و سوپاسیانەکەم هیوادارم ئەم خەڵاتە ببێتە خاندان و پاڵپشتێک بۆ ئەوەی کە کاری باشتر و جوانتر و چاکتر بکەین لە ساڵی 2007 هەروەها ساڵانی داهاتووتریشە. ڕێزیێنانەکان لە دوو بەش دەگاتەوە بەشێکیان تایبەت بوو بە ئەو هونەرمەندانەی کە چالاکن یاخود بەردەوامیان هەبووە بە تایبەت لە ئێستادا کە هەڵبەتە بە توێژە جیاوازەکان تەمەنی گەنجی تیا بووە بابلێن سەروتری تیا بووە ناوەندی تیا بووە بەشی دوو هەمیان تایبەت بوو بە خوێندنی باڵاوە ئەو هونەرمەندانەی کە سەرباری کاری هونەریان بە شێوازێکی زانستی و ئەکادمی کاریان کردو لە بوارە. بۆتە ڕێستوران و ناویەکی خێزان. أفوري كوريا بيكتين الشطبوخو وهروه بطانية وهروه السوبا هروه ستة مطبخ وتقال قلوبة شحنة بناف مالا أفوري كوريا أفهمو هنجي وبورد كاربار المروفاتي تقال نبين راتيا كوچو كوچبران بارزگاه دوكي أب سرب حكومات العراق وهاتين دابين كرن بو كامباما ام حس که نیتش بوما بیت ام سپاسه حکومت حریم کردستان که بود هاریکاریا بوما تذکرن یا پنابرا چونکه ما تشتی خو نه اینا ما هیلای او منظمه هاریکاریا ما کن دیسم سپاسیان کن هیچ کسی هاریکاریا ما کن بوه کمپی هم سپاسیان کن